بنوری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم چ بکەم؟ بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چ بکەم؟ لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەر داغی سەودایە، دەسا ئەم نەقدە دەردی عشقی پێ سەودانەکەم چ بکەم؟ لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زوڵفی یار، وەکو شێخی اختیاری مەزهەبی تەرسانەکەم چ بکەم؟ لە ڕێ ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێما، دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمانەکەم چ بکەم؟ دەمێکە شاری پڕشۆری مەحەببەت مات و خامۆشە، بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشانەکەم چ بکەم؟ لە چاوانم نەما بۆ گریە، نۆبەی سوزدە بەردەریە، سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقانەکەم چ بکەم؟ لەسەر تۆم دوژمنە دنیا قەزیەم مانع الجەمعە، کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیانەکەم چ بکەم؟ بەجێ ماوم لە یاران نابەجێ ماوم ئەجەل زوو بە، بە مردن لەم قسووری ژینە ئیستیعفانەکەم چ بکەم؟ ئەوا لەیلا بە ڕۆژی حەشرەدا وادەی لیقا مەحوی، هەتا قامی قیامەت ئاهوا وەیلانەکەم چ بکەم؟